سڵاتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵان بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە. سەرەتا سەرجەڕی گرنگترین هەواڵەکان. درێژە هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەرپێگەکانی ڕۆژیم لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان. درێژە هێرشەکانی سوپای پاسداران بۆ سەر بارەگاکانی حزبی دموکراتی کوردستان ئێران. دەست بە سەرکرانی چەندین هاوڵاتی لە شەڕە جیاوازەکان. کوژرانی عەلی لاریجانی و کوڕەکەی لە هێرشێکی ئامانجداردا و هەڕەشەی سەرۆکی دەستگای قەزایی کۆماری ئیسلامی لە ناڕازیان. درێژە هەواڵەکان. درێژە هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگەکانی ڕۆژیم لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان. ڕۆژی ڕابردوو لە درێژەی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل چەندین ناوچە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بوونەتە ئامانج و زیانێکی بەرچاویان بەرکەوتووە. بەپێی راپۆرتەکان شەوی ڕابردوو چەندین پێگە و بنکەی سوپای پاسداران و هێزە ئەمنیەکان لە شارەکانی بۆکان، سنە، دیواندەرە، مەریوان و مەهاباد کران ئامانج. هەروەها لە تاران، ناوچەکانی جەنەت ئاوا، بەهار، تاڵەقانی، نارمەک و ئەندەرزگو و هەروەها پایگای بەسیجی ئیمام هادی لە سیمۆن بۆلیڤار بردمان کراون و 8 خاڵی پشکنینی بەسیجیش بە ئامانج گیراون. لە هەمان کاتدا کۆمەڵگای وەرزشی پەناهی لە باشووری ڕۆژهەڵاتی تاران بە 3 هێرشی ئاسمانی وێران کرا و لەنگەرگەی سوپای پاسداران لە بەندەری دێر لە بوشێر زیانی زۆری پێگەیشتووە. هەروەها بنکەی کولتەپەی بۆکان بە تەواوەتی وێران کراوە و بنکەی ئەرتەشی ڕژیم لە مەهابادیش 3 جار کراوەتە ئامانج. درێژە هێرشەکانی سوپای پاسداران بۆ سەر بارەگاکانی حزبی دموکراتی کوردستان ئێران. ڕۆژی ڕابردوو بارەگای حزبی دموکراتی کوردستان ئێران لەلایەن سوپای پاسدارانی ڕژیمەوە بە درۆن هێرشکرایە سەری. بە وتەی سەرچاوەئاگادارەکان بەهۆی ئەم هێرشەوە زیانێکی زۆر بەرشوێنی نیشتەجێبوونی بنەماڵەی پێشمەرگەکان کەوتووە و تیمەکانی فریاگوزاری خێرا ڕەوانەی شوێنی هێرشەکە کراون. شانی باسیشە کەساکاتی داڕشنی ئەم هەواڵە زانیاریەکی ورد سەبارەت بە ڕادەی زیانەکان بەدەستمان نەگەیشتووە. دەست بە سەرکرانی چەندین هاوڵاتی لە شارە جیاوازەکان. لە ڕۆژانی ڕابردوودا چەندین هاوڵاتی لە شارە جیاوازەکان لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. بەپێی دوایین هەواڵەکان 6 هاوڵاتی لە شارەکانی ئیلام، سەقز، نەیشابوور و شیراز دەستگیر کراون و دەست بەسەر کەلوپەلەکانیان داگیراوە. شانی باسەکە سەرەڕای بەدواداچوونی بنەماڵەی دەست بەسەرکراوان لەسەر شوێنی ڕاگرتن و دۆخی تەندروستیان تا کاتی داڕشنی ئەم هەواڵە زانیاریەک لەبەردەستانیە و لە مافی پەیوەندی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکانیشیان بێبەشکراون. کوژرانی عەلی لاریجانی و کوڕەکەی لە هێرشێکی ئامانجداردا. بەپێی دوایین هەواڵەکان لە هێرشێکی ئامانجداردا عەلی لاریجانی یەکێک لە بەرپرسانی باڵای کۆماری ئیسلامی و کوڕەکەی کوژراون. بەپێی زانیاریەکان وەزیری بەرگری ئیسرائیل بە فەرمی ئەم هەواڵەی پشتڕاست کردووەتەوە و ئاماژە بەوە کردووەکە لاریجانی لە هێرشێکدا کراوەتە ئامانج و کوژراوە. هەروەها راپۆرتەکان باس لەوە دەکەن کە کوڕەکەشی لە هەمان هێرشدا هاوکار لەگەڵ باوکی کوژراوە. ئەمە لە کاتێکدایەکە تا کاتی داڕشنی ئەم هەواڵە سەبارەت بە کوژرانی ناوبراو هیچ ڕاگەیاندنێکی فەرمی لەلایەن حکوومەتەوە بڵاو نەکراوەتەوە و ئەم هەواڵەیان پشتڕاست نەکردووەتەوە. هەڕەشەی سەرۆکی دەستگای قەزایی کۆماری ئیسلامی لە ناڕازیان. ڕۆژی سێشەممە 26 ڕەشەممە غوڵام حسێن نێژەیی سەرۆکی دەستگای قەزای ڕژیم ڕایگەیاندووەکە بە توندترین شێوە لەگەڵ ناڕازیان هەڵسوکۆت دەکرێت. بەپێی دوایین زانیاریەکان ناوبراو ڕایگەیاندووەکە لاگەری دەستپێکردنەوەی خۆپێشاندانی هاوڵاتیانی ناڕازی دژ بە دەسەڵاتی جەنایەتکاری کۆماری ئیسلامی هاوڵاتیان نەتەنیا بە توندترین شێوە لەگەڵیان هەڵسوکۆت دەکرێت بەڵکو بە تۆمەتی هاوکاری لەگەڵ وڵاتانی ئەمریکا و ئیسرائیل سزای سێدارەیان بەسەردا دەسەپێنرێت و هەروەها هەموو داراییەکانیشیان زەوت دەکرێت. ئەمە لە کاتێکدایەکە ڕژیمی تاوانباری کۆماری ئیسلامی با درڕندانەترین شێوە ڕووبەڕووی ناڕزایەتیەکانی خەڵک لە مانگی بەفرەمباردا بووەتەوە و
بەلانی کەم 30,000 خەڵکی ناڕازی لە خۆپێشاندانەکاندا بوون بە قوربانی سیاسەتەکانی ڕژیم. بەرزبوونەوەی ژمارەی برینداران لە ئیسرائیل. ڕۆژی ڕابردوو وەزارەتی تەندروستی ئیسرائیل باسی لە بەرزبوونەوەی ژمارەی برینداران کرد. بەپێ راپۆرتەکان لە 24 کاتژمێری ڕابردوودا 7 کەس لە ئەنجامی هێرشەکانی ئێران و حەزبۆڵڵا گوازرانەوە بۆ نەخۆشخانەکان، لە نێوانیاندا 4 کەس دۆخیان لە خراپیدایە، بەڵام زۆربەیان دۆخی تەندروستیان باشە. هەروەها لە سەرەتای شەڕەکەوە تا ئێستا 3530 کەس بۆ چارەسەر ڕەوانەی نەخۆشخانەکان کراون و هێشتا 86 کەس لە نەخۆشخانەدا ماونەتەوە. راپۆرتی خاچی سوور سەبارەت بە دۆخی خەڵکی ئێران. بەپێ راپۆرتی گەیشتوو کۆمیتەی نێودەوڵەتی خاچی سوور لە ڕاگەیاندنێکدا سەبارەت بە دۆخی ژیانی خەڵک لە ئێران نیگەرانی دەربڕیوە. بەپێ راپۆرتەکان وتەبێژی ئەو کۆمیتەیە ماژەی بە زیانە گەورەکانی خەڵکی مەدەنی کردووە و جەختی لەسەرەوە کردووەتەوەکە ژیان لە تاران بە شێوەیەکی بەرچاو تێکچووە و دانیشتوان مەترسیەکی زۆریان لەسەرە. هەروەها داوای لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کردووەکە خەڵکی مەدەنی لە کاردانەوەکانی شەڕ بپارێزن. دووە هەواڵ جێگیرکردنی هێزەکانی سوپای پاسداران لە قوسابخانەیەکی شارستانی ڕاسک. بەپێی دوایین هەواڵەکان بەهۆی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگە سەربازیەکانی ڕژیم، سوپای پاسداران شوێنە گشتیەکان و قوسابخانەکان بۆ جێگیرکردنی هێزەکان بەکاردێنێت. بەپێی ئەو وێنانەیە کە بەدەستمان گەیشتوون، هێزەکانی سوپای پاسداران لە شارستانی ڕاسک بەهۆی وێرانبوونی بنکەکانیان ڕەوانەی قوسابخانەکان و نەخۆشخانەکانی ئەو شارە بوون. ئەمە لە کاتێکدایەکە لە ڕۆژانی ڕابردوودا چەندین شوێنی مەدەنی لە ئێران بەهۆی جێگیرکردنی هێزەکانی ڕژیم لە شوێنە گشتیەکان کراونە تاماج و زیانێکی زۆر بەر خەڵکی مەدەنی کەوتووە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانم پێشکەشکردن هەشاد دواسە.